پێشەکی بەنای خوا گەورە میهرەبان ڕاستە من ماوەیە کە دابڕام دەتوان بڵێ مانگە کونی و دابڕام لە یاریکردن لە ڕاهێنان نا لەگەڵ شەحار عمانی کە لەسەر کێشەی پارە بوو لەگەڵیان جودا بوومەوە بۆندم هەبوو لە دەرەوە بەس پێم باش باشتر فکر بکەمەوە بۆنکردنیشم لەگەڵ یانی هەولێر لە خولی کوردستان نەک خولی عێراقی بەڕای خۆم بڕیاریش دروستمدا کە زۆر فکرم کردەوە بەهۆی پەیوەندێکی زۆر باشم لەگەڵ سەرپەرشتیاری تیب محەممەد خۆشناو کە زۆر ئەوەی لەسەر من هەیە داوای لێ کردم گوتی ئەو چەند یاری ماوە دامنیشە باشترە من بێجگەلەوەی کەیانی هەولێر و برادراتی من و لۆتو پێم باشە دانەنیشی هەرچۆنێک بی بێ یاری بکە ڕاهێنام بکەی منیشکە فکرم کرد و باشترین بڕیارە یانی هەولێری ژانەوەی خۆمە ڕاستە لەوانەیە تووشی زۆر جار کێشەی بوویما و پارساڵ من ڕۆیشتنم لەیانی هەولێر بە شایەدی هەموو کەسێک نەک بڵێم بە خۆم باز دەکەم ینی سیڤی من دیارە من چۆن بووم پارساڵ کە لەیانی هەولێر جودا بوومەوە هیچ کێشەیەکی شاری یاریزانێکی کورد بۆندێکی لە دەرەوە بێ و بێتن بەدڵنیایە دەڕواتن لەبەر چەند کێشەیەکیش گەڕایمەوە لە زۆر جێگا جێم لێ دەبی میران دەڕوا لە هەولێری دەگەڕێتەوە ژیانی یاریزان والەیە یانی ئێستا پێمە خۆش بینە خۆش بیتنیانی هەولێریانی نەگیانی میرانی یانەی هەموو یاریزانی چ کووردە لە خولی کوردستان یاری دەکەم لەوانەیە زۆر کەس باز بکە بڵێ هاتیە خولی کوردستان دەرگایەکە بۆ یاریکردنت بۆ خولی عێراقی هەموو یاریزانێک تۆمحی خولی عێراقی هەیە یاری بکاتن بەتایبەتیانی هەولێر من سەیر خۆم دەکەم ئەگەر بتوانم کە ئەوەی ئەو میرانی کە مەسەلەن پارساڵیانی هەولێر بووم زۆر متمانەشم بە خۆم هەیە دڵی هەموو هاندەران ڕازی بکەم من کوڕی یانی هەولێرم ئینشاڵڵا بتوانم بە ئەو متمانێکە بە منیان هەیە دەستی ڕاهێنەران و سەرپەرشتیار و دەستی کارژێڕ و هاندەران بتوانم لە جێگای متمانە بم بەڵێنیان پێدەدەم ئەو لە توانام دابێتن بتوانم پێشکەشیانی هەولێر بکەم ڕاستە ئێستا بەدەنیان حاضر نیمە توان بڵێم 50 حاضرم بەس نامێز پەلە بکەم ئینشاڵڵا ئەو یاری ڕۆژی هێنی ئامادە نابم ڕاهێنانەکانم چڕ کردوێتەوە لەگەڵ ڕاهێنەر ئەحمەد مناجد ئینشاڵڵا بۆ یانەی لەگەڵ یانەی شێروانە ئامادە دەبم 1970 لارەکانی داهات و زیاتر ئامادەم بۆی بتوانم خزمەتی یانی هەولێر بکەم پێشەشی دەربارەی ئەوەی کە ڕادان باز دەکەن کە داوای منی کردیە تەنها لە ڕاگەیاندنەکان گوێم لێ بووە نازانم داوای منی کردویان نەکردەوە با بڵێن ئەوە نەبتە قسەیەکی ناڕاست بەس من کە کاتێک لە خولی عمانی یاریم دەکەن ڕادان گاسنیشی بخۆی ڕاهێنەر بوو لە خولی عمانی یان یەکدیمان دەدیت لە زۆر یاری مەسەلەن لە ڕاهێنانەکان ئەو لە یانەیەک بووم منجلیانێکی تر بووم خۆی شارەزای خولی عمانی بوو بەس نازانم کە ئەو داوای منی کردیان نا و خەونە بەڵێ خەونە من چکەم وەکو یاریزانێک کە لەوریانەیە گەورە بووی من ڕاستە چیمە زۆریانە باز دەکەن میران زۆریانەی کردو ئەگە سیر بکەین کە میران چتە ئەو یانانە بەبێ ئینجاز نەبووی مەلەوەی دڵنیا بن کە لەگەڵ شۆرتەی بوو من توانیم بمە خاوەن پلەی سێم لەسەر هەموو ئاستی عێراق یاریم کردووە لە پێشمەرگی هەولێر توانیتم بمە بەتەڵی دەوری کوردستان لەگەڵ یانێزا خۆ دەیاری یاریم کرد پاشان چوومە احتراف لە قەتەر ئەوە سیڤ بەگە سیر بکەم کە دەڵێ میران زۆر دەڕوا دەگەڕێتەوە سیڤەکەم زۆر جوان ئەوانەیە قسانە دەکەن با پێشەشی چەند سەیری بکەم زانە میران سیڤەکان چۆن بوو لەگەڵ ئەو یانانە سیڤەکانم زۆر باشە و بەڵێ تومحم هەیە بچم لە خولی عێراقی یاری بکەم بە دڵنیاییەوە بەرگری لە یانی هەولێر بکەم چکە یانی هەولێر یانەیەکە میرانە نەی دەستی کارژێڕیە نەی ڕاهێنەر ڕادانیە یانی هەولێر مولکی هەموو خەڵکی هەولێرە هەموو ئەو هاندەرانی یانی هەولێر دە مولکی وانە منیش یەکێکم لەوانە کە بە شێوەیەک مەسەلەن بەرگری لە درێسەکیانی هەولێر دەکەم وەکو یاریزە هاندەر بە شێوەیەکی تر دەستی کارگێری بە شێوەیەکی تر ڕاهێنەرش بە شێوەیەکی تر من ئامادەمە ئینشاڵڵا بۆ چەند یاری بتوانم کە ڕاهێنەر بەخۆی داوا بکەم لێ میرانم دەوتن ئەو لاوانەشە داوای میران نەکە بڵێم پێویستم بە میرانی یاریزانی باشتر نەمینان هەیە من ڕێزە بڕیاری ڕاهێنەر دەکەم بەس من ئینشاڵڵا ئێستا تەنها فکر لەوەی دەکەمەوە چۆن خۆم ئامادە دەکەم بۆ یاریەکانی خولی کوردستان لە یانی هەولێر لەلای من یانی هەولێر چ خولی کوردستان چ خولی عێراقی یەک شتە من زۆر یاریم کردووە لە هەردوو خول خیبرەیەکی زۆر باشم لە خولی کوردستانی ئینشاڵڵا بتوانم و خیبرەیەم بدەمەوە یاریزانە گەنجانەی کە لە خولی کوردستان یاری دەکەن یاریزانی زۆر باشن بەس پێویستیان بە کەسێک کە لەگەڵیان یارمەتیان بدەن ناو یاریگاکان ئینشاڵڵا منیش دەبمە ئەو کەسە کە بتوانم یارمەتیان بدەم بتوانیانی هەولێر هەرچۆنێک بیتن لە پلەکانی پێشەوە بیتنەوە سەد